کێشەکانی تەندروستی و چارەسەرەکانی لێرە دەخرێتە ڕوو. لوتکەی تەندروستی کوردستانە و بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە دەڵێت سەرجەم کێشەکان و پێداویستە تەندروستیەکان دەخەمە ڕوو تاکەرتی تەندروستی هەڵەبجە بەرەو پێش بچێت. بێگومان ئەوە لە سۆنگەی ئەو جیاکاریانەی کە حکوومەتی یاریێمی کوردستان ئەتوانم بڵێم حکوومەتی دوو مەحافەزە بۆ ئەم شارەیەکە ئەوەیە کە من قەسەرم نییە گینا من حەزەکەم زاخۆ دوهۆک زۆر لە پێش هەڵەبجە بێ بەڵام قەت ڕێگەشە خۆم نایم چاو بپۆشم بۆ مەکانەتی ئیداری خۆم پارێزراو بێت چاو پۆشم لە یەک نوقسانی کە بەرامبەر ئەم شارە بکرێ وەکو بانگی محەممەد لە بەرچاوم ڕوون و ئاشکرا بێت. کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەشداربووی بەردامەکانە و لە لوتکەی تەندروستی بەشدارە. ئەم ساڵ لوتکەکە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت و بڕیارە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت. خۆی کردی تەندروستی بەش بە حاڵی خۆی هێشتا کێشەی هەیە گرفتی هەیە مەسەرەن قێرانی دارایی هۆکارێکە بۆ ئەوی کەرتی تەندروستی هەم بە کەرتە گشتیەکەوە هەم بە کەرتە تایبەتیەکەوە وەکو پێویست نەچوێتە سەرسکەی خۆی بەردەوام ئەم لوتکانە ئەم سیمینارانە ئەم پانێڵانە بەشی خۆی سوودمەند ئەوێ یعنی ئەتوانن سێکتەری تەندروستی بە شێوێک لە شێوەکان بخەنەوە سەرسکەی خۆی. خۆتان ئاگادارن کە ئێستا بەردۆختی تەندروستی لە هەڵەبجە لە ئاستێکە کە داخوازی ئێمە نییە و ئێمە هیواداری باشتر بێ لە دابینکردنی پێداویستی پزیشکی و ئامێری پزیشکی لە سەر جەمبوارەکانە بۆ ئەوەی نەخۆشەکانی ئێمە ڕوونەکەنە شارەکانی تر سلێمانیە شوێنەکانی تر بۆیە پێویستە لە پارێزگاکە دابین بکرێ و هیوادارین لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش ئەو پێویستیانەی لە ڕووی پزیشکیەوە کە گرنگن بۆ پارێزگاکە دابین کرێت. کێشە و کەموکورتەکانی هەڵەبجە ئاوکات قەیران و بربەستەکانی بەردەم پزیشکان و کەمی دەرمان و گرفتی پەرستار و نەخۆشەکان لێرە گفتوگویان لەبارەوە کراوە. بڕیارە چین و توێژە جیاوازەکان لە ماوەی 3 ڕۆژدا پەنجە لەسەر کەموکورتەکانی تەندروستی کوردستان دابنێن. ئاڕاستەی چارەسەرکردنی لە ڕێگەی ئاداشتێکەوە بەرز بکرێتەوە بۆ حکوومەت و وەزارەتی تەندروستی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.